وزير دامان مزرينا لسر فري شانازي ياجي او دلديا بوركون ويخ شانازي ناوي خود بنخشين بەڵێ ئێمە کۆمەڵێک مامۆسای وانەبێژین لە سنووری پارێزگای سلێمانی هاوڕێ لەگەڵ برا و خوشکەکانمان لە تەواوی پارێزگاکانی تری هەرێمی کوردستان داوای مافێکی سەرەتایی خۆمان دەکەین کە 11 ساڵە ئەرکەکەیمان جێبەجێ کردووە. مافێکە هاوشێوەی مامۆسایانی دامەزراو بێ مامۆسای وانەبێژین بە جۆرێک ئەرکمان هەڵگرتووە بێ بیرکردنەوە لە بەرژەوەندی تایبەتی خۆمان داواکەین دامان بمەزرێنین لەبەر دووشت لەبەر خاتیەوەی حکوومەت هەموو ڕۆژێ سەرێشەی خۆپیشاندانی بۆ دروست نەبێ دووەم لەبەر پڕکردنەوەی فەراغی پەروەردە کە ئێستا فەراغێکی زۆر لە ناو وەزارەتی پەروەردەیە هەیە بە بۆنەی کەمی میلاکاتەوە مامۆساکانی دەرەوەی شاری سلێمانی لە 90% مامۆسای وانەبێژن ئەگەر مامۆسای وانەبێژ لە پرۆسی پەروەردە بکشێتەوە پرۆسی پەروەردە پەکی دەکەوێت ئێمە هاتوین دەڵێن با پرۆسی پەروەردە پەکی نەکەوێت هەتا ئەگەر حکومەت تێبگا بایکۆتی ئێمە بۆ ئەوەیە کە پرۆسی پەروەردە پەکی نەکەوێت بە نەتیجەشێتەوە خزمەتی ئەم ئامانجە بۆیە داوامان وایە حکومەت بێ بەهانامانەوە بەهانەی داواکاریەکانمانەوە هەروەها وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئالان تا چیتر یاری بەکات و تەنها سوپاسکردن بەس نییە ئێمە موچەی شایستەی خۆمانەوێ کە ئەرکەکەیمان تەواو کردووە.